لە کۆمەڵگەیەکە ئەگەر یاسای تیانە بوو چی ڕوەدا؟ ئەگەر یاسای تیانە بوو چی ڕوەدا؟ هەموو شتێک ڕوئەدا وەکو ئەوەی بێ سەروبەری لە ڕوئەدا لەو یعنی لەناو مجتەمەعی یعنی خەڵکەکە بێ ئەمەلەبی لە هەر هەموو شتێکی چکە یاسانیە. ئێستا ئێمە ئەزانین لە هەموو شوێنێ یاسا هەیە، ئەی ئەگەر پەیڕەو نەکرا چی ڕوەدا؟ ئەخ پەیڕەو نەکراوەکوت برێت سر ڕوونادا هەموو شتێک ڕوئەدا ئەوەی ئەتوو دەتەوێ ڕوئەدا لە هەر هەموو شتێکی. تۆڵی چی؟ والله من نمونەیەکت بۆ بینمەوە بیێنەوە یعنی قانون ئەگە هەبی خۆشە نییە یاسا هەبی خۆشە. ئێستا مەسەلەن بۆ نمونە قانونی مروری جادە ئەگەر نەبیتن دەبتە چی؟ فەوزا دروستە ونیە بالفعلیش کە قانون نەبی یاسا نەبی لە دەوڵەت دەبتە فەوزە. باشە هۆکار چییە؟ بەشێک لە کۆمەڵگە بەشێک پابەندی یاسا نابێ، هۆکار چییە؟ ئینسانێک پابەندی یاسا نابێت چییە؟ بۆ خۆ هەمومان نەزانین یاسا لە بەرژەوەندی مرۆڤە بۆ تەنزیمکردنی کاروباری مرۆڤەکانە. والله بەر مەسەلەن یان توکەدەری کە واستە واستەکاری یان ئێستا بۆ نمونە کەسەکە پابەندی یاسا نابێت، هۆکار چییە؟ چی وای لەم ئینسانە کردو پابەندی یاسا نەبێت؟ پابەندی یاسا نەبی دەبتە جەهالەت. نازانیت کابرا یعنی جاهل ئەگەر من ئێستا پابەندەم لە ڕێمایەکانی مروری هاتی تۆ جاهلم کاکە وەیانە؟ طبعا ئەو گەنجە کەوتی جاهلە نەک بەو مانایی کە نازانێ بخوێنێ و بنووسێ، چونکە ئێمە زۆرێکمان هەیە لە کۆمەڵگەیە خوێنەوارە بەڵکو شەهادەی زۆر بەرزیشیان هەیە بەڵام پابەندی یاسانین. ڕێک بەو مانایەیە کە ئەم کەسە ڕۆشنبیری نییە. کاتێک کە پابەندی یاسا نابێ کەسێکە ینی ناڕۆشنبیرە، با خوێنەواریش بێ، با کەسێک بێ شەهادەداریش بێت. چونکە ئێستا لە هەموو وڵاتانی جیهانە تەماشا بکە ئەو وڵاتانی کە ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنان یان زوو پێشکەوتون هەمووی بە یاسا پێشکەوتووە، چونکە یاساکان لەسەر هەمووان تەطبیقەکرێ و هەمووان بە جۆرێک یاسا لەلایەن وەگەڵێ شتێکی جوان و پیرۆزە ئاوا پێشەکەون بۆ لەبەرەوەی هەمووان بە سیستەمە ڕۆنەڕێەوە، ینی ژیانیان فەوزان نییە، ژیانێکی سیستەماتیکە. ئەو ئینسانش خوای پەروەردگار وەکو لە سەرەتایە باسم کرد چونکە ژیانی بە سیستەم دروست کردووە، کەونی بە سیستەم دروست کردووە، تەنانەت لە قورئانیشە باسی میقدار کراوە، باسی مەوازین کراوە، باسی تەرازوو کراوە. ینی ئەم خۆرەی کە ئەیبینی ئەو مانگەی کە ئەیبینی بە ملیم بڕاتە دوا و پێشەوە کەون تێکەچێ، کەواتە خوای پەروەردگار بە سیستەمێک دروستی کردووە ئینسانیشی لەناو ئەو سیستەمەیە داناوە پێویستەکە بەو سیستەمە بڕاتە ڕێەوە. ئەگەر وای نەکرد ئەو کاتە فەوزا دروستە.